ئێمە کار لەسەرەوەکەین کە بتوانین ئەم ئاوارانی کە هەمانە لە کەرکووک بتوانین بیانگەڕێنەوە و زەویان بۆ دابینکەین و شوێنی شتەجێبوونیان بۆ دابینی بکەین. بەڵێ ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر لەگەڵ کەس و کاری خۆمانی کەرکووکە لە هەولێر نیشتەجیان کۆبووینەوە و کۆبرەیەکی باشمان کرد لەگەڵیان کە بتوانین پرۆگرامی خۆمانیان پێشکەشکەین کە لە کەرکووک پارتی پێویستە، چونکە کەرکووک پارتی بەهێز بە کورد بەهێز دەبێت. بۆ ئەمش لێرە داوایەکم لێیان کرد کە هەمویان بە گڕوتینێکەوە بگەڕێنەوە کەرکووک دەنگ بە لیستی 275 دەن، چونکە لیستی 275 سەرکەوێت ئەتوانین لێرەوە خزمەتگوزاریکە لە هەرێم هەیە کە لە کوردستانە بتوانین بیگوازینەوە کەرکووک و ناوچەکانی تری عێراق. ئێمە کار لەسەرەوەکەین کە بتوانین ئەم ئاوارانی کە هەمانە لە کەرکووک بتوانین بیانگەڕێنەوە و زەویان بۆ دابینکەین و شوێنی شتەجێبوونیان بۆ دابینی بکەین، چونکە کەرکووک شاری کەرکووکەکانە، کەرکووکە ڕەسەنەکان دەبێ بگەڕێنەوە کەرکووک. بەداخەوە لە ماوەی پێشووتر کە بینیمان عەرەبی هاوردە زەویەکانی کوردی ئێمەیان جوتیارانی ئێمەیان داگیر کردووە و ئێمە بچینە پەرلەمانی عێراق هەوڵی جدی خۆمانە دەین و زەوی کوردەکان بۆ کوردەکانە گەڕێنینەوە ئینشاڵڵا و عەرەبە هاوردەکانش دەگەڕێنەوە شوێن و ڕێی خۆیان.